مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. کاتێ بابمڕۆیی خۆمدا بەسەر قەنەفەکەدا سرم بە بینی گۆشەکانیا کرد تا ڕووناکی ڕۆژەکە لە چاوم نەدات. بەم چاوپۆشی کردنەم لە ئاعتراف لە ڕاستیدا دووبارە ڕاستی گالار بوومەوە، کردبوومەوە بە کەڵەگای خۆم بە جوڵەیەکی شان ئەو مۆک و باریکی قورس هەڵدا بووە سەرکۆڵی خۆم. هەڵبەتە مەحکوم بووم بەوەی کە کۆتایی تەمەنم ئەو بارە قورسم بە شانەوە دەبێ. سوزان بۆ فراڤین بۆ ماڵ هاتەوە، هەڵبەتە باسی هیچ شتێکم بۆ نەکرد، بەڵام هەردووکمان هەستمان با بێزاری ڕقی خۆمان لە یەکدی دەکرد. کەسمان بوونی ئەوی ترمان پێقەبوڵ نەبوو، یەکترمان پێقود نەدەچوو کە ئەو ئارایشتی کردبوو شۆخ و شەنگۆڵ وەکو سەدەفێک لە بەردەم ماوەستا بوو. ئەمە مۆک و جۆرە سوکایەتی و جنەوێکی قورس دەهاتە بەرچاو. ئامادە بووم بە خۆشحاڵیەوە ئەو بکوژم. ئەو شانە بە شێوەیەکی زۆر ئاسایی لەسەر کاغەزەکەی بەردەستم ڕیز بوون، بۆیە حەزم دەکرد سوزان بە ئاسانی بکوژم، چونکە لای بابم کەشفی کردبووم و بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بۆی سەلماندبووم کە ئاعترافکردن مەحاڵە و چونکە لە دوا ئەنجامدا بەهۆی ئەوە ڕادەی ترسنۆکی و بێغیرەتی خۆمم بۆ دەرکەوت. تۆ بڵێی ترس لە خەم و پەژاری خزمان و لەو حکمەی کەس و کار و خزم بەسەر منیان دەدەن جۆرە ترسنۆکێک بێ، یانی وا باشتر نەبوو سوزەکانم فەرامۆش بکەم و تەنیا خەم لە ڕزگارکردنی خۆم و پاکردنەوەی ڕۆحی خۆم، یانی وا باشتر نەبوو لە ڕای شەوکەت و شکۆی ڕاستەقینەی خۆمدا هەموو شتێک، هەموو ئەو کەسانەی کە خۆشم دەویستن من پێیان بنەم. خەڵکی پاک و بێگەرد هەمیشە بێبەزەی و سەختگیرە، مرۆڤی دادپەروەر و پاک گوێی لە هیچ ڕەحم و بەزەییەک نییە. من ئەم قسانم لە دڵی خۆمدا دەکرد، بۆیە ڕقم لەو بوو چونکە ئەو ناچاری کردم ئەو قسانە درک بکەم، لێیان تێبگەم. بەڵێ بەڕاستی کوشتنی ئەوم بەلاوە زۆر خۆش بوو. دوێشەو کە چاوم کردەوە دیتم کە چرای سەر مێزە بچووکەکەی تەنیش سوزان ڕووناکە. یەکسەر چاوم نوقاندەوە تا لە درزی برژانگەکانمەوە چاودێری بکەم. وام دەنوان گوایە خەوتوم و ئاگام لە هەناسەدانی خۆم بوو. سوزان ڕێک دانیشت بوو، تیشکی چراکە سەری زولفەڕەشەکانی ڕووناک دەکردەوە و چاوی بڕی بووە بەردەم خۆی و لە فکران ڕۆچوو بوو. شان و ملی ڕوت و سنگ و بەرۆکی لا بەڕۆشنایی چراکەتە لە مسی سیقاڵ دراو دەچوو. پشتی مل ساف و نیگای ڕاستەوخۆ بوو، بە تەواوەتی لا فکران ڕاچوو بوو. من دەمزانی کە بابەتی ئەم بیرکردنەوە شەوانەی ئەو وام زەندەبر کە سوزان لە خەیاڵ و زەینی خۆیدا هەموو بە دەنمی داوەتە بەر ڕوانین و نیگا تا نەفرەت و بێزاری خۆی لە من تێر بکە. بەڵێ من کاتێک کە لەلایەوە پاڵ دەکەوتم خەو دەمباتەوە و هۆشم لە خۆم نامێنێ، هیچ شەکێکم لە دەستدا نابێت و هەز دەکەم کەوتومەتە ژێر دەسەڵاتی جادوویەکی شومەوە. ئەو ژنە دژی من کار دەکات، بە قازانجی خۆی بەکارم دەبات. بیرکردنەوەی ئەو دەربارەی خۆم دەخوێنمەوە. بە جۆرێ هەز با بیرکردنەوە پەنهانەکانی دەکەم، وەکو ئەوەی دەستێک بێ و بەسەر بەدەنمە بهێنرێ. هەرگیز پێشتر وەکو ئێستا کە نەی دەزانی ژێرا و ژێر تەماشای دەکەم لە بەرچاوم ترسناک نەبووە، چونکە وای خەیاڵ دەکرد لە نیگای من و لە هەموو نیگایەکی دی بە دوور ئازادە. ڕێگەی دەدا ترسی تەنایی با ڕوخساریەوە دەربکەوێ و هەموو دەمامکەکان لە خۆیدا ماڵێ و بەڕوت و قوتی بێ هیچ پەردە و پۆششێک زبر و سەختگیر هەڤی و دڕندا وەکو چۆن هەیە بەو ئاواییە دەربکەوێ. ئیدی ئەمە ئەو پەڕی بوو، نەدەکرا لەوە هێورتر بڕۆی. ئەمە ئەو پەڕی قوڵایی بوونی بوو. خودایە لا هەنبەر ئەو ژنە بەڵایەدا چ ترسێکم هەبوو، چەند لێی دەترسام. هەر هەموو ئەو شتانەی کە دەربارەی ئەو دەمزانی وەکو ئەوەی جلوبەرێک بن لەبەر پێیەکانمدا کەڵەکە دەبوون. ئیدی هیچ قەرار و پەیمانێک، هیچ خۆشەویستی و محبەتێک، هیچ پەیوەندێک لە نێوان من و ئەو بوونەوەرەدا نەبوو. ئێستا هەر کارێکی لێدەوەشایەوە، هەر کارێکی لە دەست دەهات ئەگەر پێویستی بکردەهای دەیتوانی جاڕم لێ بدات، بمکات بە گەپجاری ئاشنا و بێگانە، بمکوژێت و تەنانەت دەیتوانی خۆشی لە نێو بەرێ. ترس و لەرزێکی نائاسایی ئەو کی گرتە بووم. هەستم دەکرد ئارەقە لە سەراپای بەدەنمەوە هەڵدەقڵێ و بە ئازاما دێتە خوارەوە.
سوزان تەماشایەکی کردم خێرا شاوم نوقاند چەند چرکەیەکی پڕ ترس و لەرز بووری لەو ماوەیەدا وام هەست کرد سوزان لەو ماوەیەدا دەمانچەیەکی لەژێر بالیفەکەی دەرهێنا و ڕووی کردە من یان چەقۆیەکی بەدەستەوە گرتووە یان چەند شوشەیەکی چکۆلەی پڕژەهرایی بەدەستەوەیە و بە گوێرەی توانە درێژەم بە چاو نوقاندنەکەی خۆمدا پاشان وەکو کەسێک بەدەمخەوە خەون بدینێ بەو ئاواییە بازوم جوڵاند و پاشان چاوانم هەڵهێنا سوزانێکی دی جیاواز و لێو بەخەندا دەستی گرتموتی وا دیارێک خەوێکی ناخۆشت دەبینی هاوارت کرد ئیدی خێرا چراکەم هەڵکرد ماوەیەکی زۆر خەوم لێ نەکەوتەوە ئەم بەیانیە سوزان پێیوتم بەنیازە بچێت بۆ شانتلی چونکە مەدام میکادا خانوویەکی قەیمەی بۆ ڕاوشکار لەوێن دەرکڕیوە و گوتی چەند ڕۆژێک لەوێن دەردەمێنێتەوە ئایا ئەو لە من ترساوە یان لە خۆی خۆزگە جورئەتی ئەوم دەبوو دان بە تاوانەکەی خۆمدا بنێم تا بە چاوی خۆم ئەو ئازارم دیتبا کە دەنیشێتە سەر سیما و ڕوخساری هەموو ئەوانەی کە فریوم داون. نامەیەکی خێرام لە پوریورەوە پێگەی لە نامەکەدا دەڵێت بواسیر کە چەند مانگێک بوو نەمدیت بوو زۆر نەخۆشە قەیرانی زیادبوونی یوریای خوێن کە زۆر مەترسیدارە دووچاری تەنگە نەفەسی ڕشانە و ئیسهالی کردووە دەست و لاقەکانی ئاوساوە پزیشکان ئومێدێکی ئەوتۆیان بە چاکبوونەوەی نییە ئەم پیاوە داماوە وێڕای دەرد و ئازاری خۆی هەموو ڕۆژێ سۆراخی من دەکات و پریور داوای لێکردوم لە بەرخاتری خوا بۆ دوجار بچینە دیدەنی ئەم دۆستا بەلەنگازەمان ئەم هەواڵە نیگەرانی کردم من لەو کاتەوە لا بواسیر دوور کەوتومەتەوە کە گوێم لە داوەریە توندەکەی بوو دەربارەی دوا کتێبم بەڵام ئێستا کە دەزانم ڕەوشی خەتەرە و حاڵی باش نییە هەز دەکەم کە زۆر لام خۆشەویست بووە وام دێت بە خەیاڵیدا کە بەڕۆیشتنی ئەو دوا توانە و جورئەتی من ئاوا دەبێت و هەموو دنیا لەژێر پێمدا خاڵی دەبێت ئەم پیاوە بۆ من بەبێ ئەوەی بەخۆ بزانم نمونەیەکی بەرزی پاکی و بێگردی و سەرڕاستی و ئابڕوومەندی بوو ئەو نمونە زیندووە بوو کە لە میانی هەزاران شۆڕش و یاخیبوونەوە لە میانی هەزاران پاشەکشە و هەزاران کەوتنەوە هەوڵم دەدا لێ نزیک ببمەوە بگەم بەبای قولانیا ئەم شانە بە خێرایی دەنووسم دەبێ یەکسەر بڕۆم چونکە هەر خاوە خاوێک لەوەیە من لە دوادیداری ئەو مەحروم بکات ژوورێکی چکۆلە لە نهۆمی حوتەمی ئوتێلێکدا ڕووکارێکی تەنگ و باریکی هەبوو لە ئەشکەوتێک دەچوو لا مقەبا و لەوەح دروستکرابێ دەستشۆرێک لە سوچێکدا هەبوو چەند خاولێکی چڵکن بەسەر محاجرەکانەوە هەڵخرابوو ڕەفەی پڕ لە کتێب پارکێتی قاوەی و سەوز پەنجەرێک با پەردەیەکی شاڵی زەردی خاڵخاڵی قاوەیەوە قەرەوێڵەیەک هەر هەموو ئەمانە پێکاتەی ژوورێکن کە مرۆڤێک بە ئارامی و بە بێدەنگی تایدا لە حاڵی مردن و گیان سپاردندایە مرۆڤێک بەو هەموو ڕۆشنبیریەوە بەو هەموو شادی وقارەوە بەو هەموو داهێنانەی دنیای دەوڵەمەند کردبوو پریور لە بەردەرگای پێشوازی کردم بەرەو قەڵەوێرەکە ڕێنوێنی کردم و لە بنلێوانەوەتی تەنیا 10 دقیقە دانیشە زیاتر نا ڕەبەنیتەیە کە بە دیاریەوە دانیشت بوو هەستا و شوێنەکەی بۆ من بەجێهێشت بواسیر لە ناو جێگا سپیەکەیدا ڕاکشا بوو پڕچنگێکی لێما بووە لا کوڕژگەیەکی پیر دەچوو دەست و دەموچاوی ئاوسا بوون دەتگوت لە مۆمی شەفاف دروست کرابوو داوەلێ کاوێک بەسەر لێوەکانیەوە دەبریقایەوە بە زەحمەت و پچڕ هەناسەی دەدا چاوە شینەکانی بە سەرسامی و خەمینی دەیانڕوانیە ئەو دی و دیوارەکە بە جۆرێ دەیڕوانی کە دڵم هاتەژان کاتێکە لە نێوان ئەو ئاسۆی ڕوانینیا وەستام ناڵەیەکی بەسوێی کرد لەرزێکی بە ئازاری لێهات و سەری بردەبەی نیشانەکانیەوە من بەبێ جوڵە لە جێی خۆم وەستا بووم بەرەبرە هەستم کرد بە دەم زنجیرەیەک خەون و خەیاڵەوە بۆ لای من دەگەڕێتەوە تەقەلایەکیدا گۆناکانی سوور بوونەوە ماسوولکەیەک وەکو تەنافێکی گۆشتین بە ملە لاوازەکەیە شۆڕ ببەوە مینگێکی لێوە هات و گوتی
مەمنون سوربیەی ئازیز، چاوەڕوانی دیداری چۆ بووم. بزەیەکی بە سوێ نیشتە سەر لێوی، چاوەکانی نوقان، دەنگی هەناسەدانی بڕا، نەدەبیسرا دووبارە بە تەمەزرۆیەکی منداڵانەوە کەوتە هەوا هەڵمژین. لە ژوورەکە بۆنی سرکە و ئارەق و دەرمانی لێدەهات. ڕۆشنایەکی کەس لە پەنجەرە پیسەکەەوە دەڕژایە ژوورەوە. لە ڕاڕەوەکەدا دەنگی چرکە چرکێکی وشک دەهاتە گوێ. دەتگوت دەنگی چرکە چرکەکە بواسیر دەبوژێنێتەوە و دەتگوت بواسیر وەکو ئەو سەعاتە بۆ ماوەیەکی دیاریکرا و کۆک کرابوو هەر کە سەعاتەکە لە کار بوەستێ ئەویش لە ژیان دەوەستێ. دەقیقەکان دەبورێن. من دەمڕوانیە ئەو پیاوەی کە بە پشتا کەوتبوو دەچوو بە قوڵایی نادیارەکاندا، جلوبەرگی دنیایی لە خۆیدا دەماڵی و هێدی ماڵ ئەوەی لە دنیا دەکرد. بواسیر ئیدی لاشکۆ و جەلالی دنیا لا جوڵە و هەرا و زەنادور کەوتبەوە، لە ئێمە دوور کەوتبەوە. دەتگوت لەسەر کەشتیەکەوەیە کە بەرەو قوڵایی دەریا دەچوو. تەمەشای ئێمەی دەکرد، بچووکی دەکردینەوە تا سوکترین توێش و لەم سەفەری ئاوابوونەدا لەگەڵ خۆی دابەرێ. ئێمە بەلای ئەوە دوادیمەنی دنیا بووین و بواسیر ئەمەی چاک دەزانی. ئێمە ئیدی لە یادگەی ئەودا جوڵەمان تیان نەدەما لە جوڵە دەکەوتین. ئیدی دوای ئەوەی بووین بە مۆمیای زەرد و ڕەش لە ئێستاوە بووین بە بەشێک لە تەنیایی ئەو لە بن لێوانەوە وتی وەرە پێشەوە. لێ نزیک بوومەوە دەستی کە چنگێ دەمار و پێستی سارد و سڕ بوو نایە سەردەستم. ئەم جوڵەی بواسیر میهر و مەحەبەت و متمانەیەکی ئەوەندە زۆری پێوە بوو کە هەستم بە ئازار دەکرد. من حەقی ئەوم نەبوو کە لەگەڵ ئەم پیاوە نەخۆشەدا کە لە ئاوزینگدا بوو درۆ بکەم. نەم دەتوانی بیاڵم وێنەیەکی پڕ شانازی و درۆینە سەبارەت بە من لەگەڵ خۆیدا بەرێتە گۆڕەوە. ئەم پیاوە کە لە ئاستانەی ڕازە گۆنگەکەدا ڕاوەستا بوو بە هەموو بوونیەوە لەو ڕازە ڕۆدەچوو. دەبوایە ڕاستی پێ بڵم. لە دڵی خۆدا گوتم ئێعتراف. ئەم شانەوەکو مەشخەڵی ئاگر بە مێشکمدا دەڕۆی. دیسان لە دڵی خۆمدا گوتم ئەگەر لەلای ئەو ئێعتراف بکەم دەمبەخشێت، ئامۆژگاریەکم دەکات و هەنگێ من لەویدی ڕزگار دەبم.